لە بەرنامەیەکی دیکەی گەنجا و لە قەزای دەربەندیخانەوە دەمانەوێت باز لە پرسی گەنج بکەین. لەم بەرنامەیەدا دامانەوێت باز لەوە بکەین ئایا چی بۆ گەنجانی قەزای دەربەندیخان کراوە، داواکاری و پێشنیاری گەنجانی قەزای دەربەندیخان چین، ئەو گەنجانەی کە لێرە ژین پێویستەکانیان چییە و پرسی بێکاری و پرسەکانی دیکە لە چه ئاستێکدان. ئەو خزمەتانی کە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پرسی گەنج کردوونی تا چەند کاریگەر بووە بەسەر گەنجانی دەربەندیخانەوە. لەم بەرنامەیەدا زیاتر لەسەر گەنجانی دەربەندیخانە زانین. بینەرمان. بەڵێ بینێرانی بەڕێز و خۆشەویست پاشەوەی ڕایشمان لەگەڵ میوانانی بەرنامەکەمان ناکرد کە لە قەزای دەربەندیخانەوە باسە کرد. پێیان باش بوو سەردانی ئەم یاریگایە بکەین کە یاریگایەکی گشتیە و دەتوانرێت سوودی لێوەربژیرێ، بەڵام بەو شێوەی ئێستا ناکەبوونی هەیە. ئەمانێت بە گشتی باسێک لەم یاریگایە بکەین زانین بۆچی وایە و بۆ گەیشتۆتە ئێستا دەبێت شەی بیپارێزێ. بامەدەبوونی پێشم خۆشە پێشتر عفو میوانەکان بناسێنم. هەرێک لەوانە ڕێبین فایق لە پرسایی کۆمیتەیەکی ڕێخستنی کۆمەڵی خوێندکارانی دەربەندیخان، کا کۆچەر کەریم وەکو گەنجێکی دەربەندیخان، ناسک واحید وەکو گەنجێکی دەربەندیخان، لەگەڵ کاک سەرۆر خەلەداقی چالاکوانی کۆمەڵی مەدەنی. سوپاسان دەکەم کە ئامادە بوون لە بەرنامەکە و دەستان خۆش بێ. کاک سەرۆر ئەگەر باسێکی یاری ئەم یاریگایەمان بۆ بکەین، نازانم من شتێک نبینم، وەڵام بەو کورسیانە لە یاریگا چێ بەس هیچی تر نازانم. بەڵێ دیارە یاریگا خۆی بۆ خۆی مێژوویەکیە کە چەندین ساڵە بێم یاریگا دروست کراوە و زۆرێک لە وەرزشکارەکانی شاری دەربەندیخان توانیویانە سود لەم یاریگا ببینن، بەڵام بەهۆی فرامۆشکردنی لەلایەنی پەیوەندیدار بۆ یاریگا و نەپاراستنی لەلایەن ئەو وەرزشکارانە یاخود ئەو میوانانەی کە بۆ تەماشاکردنی ئەم یاریە ڕوو لەم یاریگا ئەکەن، نەیانتوانیەوە بە شێوەیەکی بەرچاو پارێزگاری لەم یاریگا بکەن. وەم یاریگا بجەیەکی سەردانیەکە نەیانتوانی پارێزگاری لێ بکەن، پەیوەندیداری بە شێوەیەکی بەرچاو نەیتوانێت لەم یاری لایانی پەیوەندیدار وەرزش و لاوانە، لایانی پەیوەندیدار نادی دەربەندیخانە. بۆ نمونەیەسەیە کە ئێمە لە کاتی پێشکەشکردنی ئەم بەرنامەین ئەگەر سیر بکەین هیچ کەسێک لێرانە نییە کە بتوانێت پارێزگاری لەم یاریگا بکات. باشە ئێوە میوانەکان بۆ لێم دوور کەوتنەوە نازانم کە قساکن لەگەڵا و کامرێکی تروانێ هەموو ماوەرەگرێت کامرێکیشیان ئەو کەسی کە قسەی لەگەڵاگەم عیبا بەیەکەوە بین. نازانم تۆ تێبینی چێ لەسەر ئێرە ڕێبین خان؟ من تێبینیم ئەوەیە وەکو گەنجێک ئەگەر ئەم شوێنە بکرێتە شوێنێکی گشتی بۆ ئەوەی لاوان یاریتیا بکەن. یاریگا شوێنێکی گشتیە، بڵام چۆن ئەم شوێنە گشتێ بپارێزی؟ ئێستا ئێمە کە لێرەین گشتیە کەس ئەبینی لێرە هیچ کەسێکی لێ نبینی. ئەگەر ئەو پارەی کە تەرخان کراوە کاتی خۆی بۆ هەرێزی ئەم ساحەیە بکرێت ئیشێکی زۆر باشە، بەڵام من ئێستا هیچ کەس نبینم و بڕۆ بکە تا ئێستاش ئێرەم نەبینیوە، چونکە هیچ یاری ماڵیشمان لە پشتەوەیە، چونکە تا ئێستا من یاریێکی تیا نەکراوە بەکو جمهورێک دانیشم سەیریکەم. کۆچەر یعنی نەپاراستنی ئەم یاریگایە، ینی کەسێک خۆی نەکا بە خاوەنی ئەم یاریگایە، زیانەکەی بۆ گشتی نییە، بۆ سەرجەمی گەنجان نییە. بەڕاستی پێشە مشتێکەوێ ئاماژە بووە بکەین چکەوە ئەزان لە شاری دەربەندیخانە ئەو شتێک کە زۆر باوە با بڵێن بەهدەردانی پارەیە، یاخود با بڵێن ڕاستە زۆرێک لە بەهدەردانی پارە دەگەڕێتەوە بۆی کە پرۆژەکان کە دروستەکرێت لەیان حکوومەتی هەرێمی کوردستانەوە بە ناتەواوی بەجێهێڵڕێت، یاخود پرۆژەکان دوای ماوەیە کە با بڵێن وێرانە بێت. ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە بەڵێ ڕاستە کە پێش هەموو شتێک چاودێرن با بڵێن بەرپرسانی ئەم شارە لە نزیکەوە چاودێری لە هەموو ئیش و کاری هەریەک لە با بڵێن ئەو بازرگانە یاخود ئەو کۆمپانیا ئەو مقاولانی کە دێن ئیشەکە ئەکەن چاودێریان بەسەرەوە نییە. ئەمەش بەدڵنیایەوە دێت ئەنجامەکەی ئێرەیە. من حەزەکەم لێرە با بڵێن بە هەمومان و ئێمە پرسیارێک لە یانی وەسی دەربەندیخان بکەین، بڵێن ئەمە مڵکی ئێوە، ئەمە بۆ ئێوە کراوە. بەڕاستی بۆ کاتێک کاڕێتە لای هەرێک لەو یاریگەیانەی کە لەلایەن با بڵێن خەڵکیەوە دروست کراوە و کە خەڵکی بە پارە یاریتیا ئاکا با بڵێن لاقی یاریکردنەکانە بۆ لەوێ یاریگەکان بەرناکەوێت. بەڵام ئایا خۆ ئێرەش یاریگایە، یاریگایەکە کە با بڵێن مڵکی گشتی ئەم شارێ بە تایبەتی وەرزشکاران باشە بۆ بەم شێوەیە چۆڵانی بۆ سوودی لێ نابین بێت، چکە بەڕێزەکە ئاماژت پێکردوە تەنها بێت بە کورسەکان ئێمە بزانی کە ئێرە یاریگایە و جایکەینەوە لە شوێنێکی دیکە. ناسکە خان یعنی پاراستنی ئەم شوێنانە باسمان لەوە کرد کە کەم تەرخەبی هەیە هەم لە لایانی پەیوەندیدارەوە هەم لە لایانی گەنجانەوە. ینی پاراستنی ئەم شوێنانە دەکرێت گەنج
چی بکا بۆ پاراستنی و شوێنانی کە بۆی دروست کراوە بۆی هەیە پاراستنی ئەم شوێنانە نەک ئەم پرۆژە هەر پرۆژێک کاکرێتەوە بەتەنها نە ئەرکی گەنجە و نە ئەرکی حکوومەتیشە هەردووکیان پێکەوە تۆ کاتێ پرۆژەیە کەکەیتەوە بۆ شارەکە هەر ئەوەیە لەسەر پرۆژەکە بکەیتەوە جێی بێڵی ئەبێ دوایش ڕەچاوی بکەبزای ئەم پرۆژە بۆ خۆی بەکاریە تۆ بۆ چمە بەستێ دروستی کردووەم پرۆژە گەنج ئەوەی تۆ ویستودە سوودی لێبینیوە پاشان گەنجیش کاتێ هێت یاریەکە کە تەواو مێشکی ساف بێ کە کێشەی تری نەبێ گەنجی نەک دەربەنی وڵاتەکەم بە گشتی دوورکەوتەوە لە وەرزش و یاری لەبەروی جگە لە وەرزش معاناتی زۆر لەوە گەورەتری هەیە بەڵام گەنجانت هەیە کە خولیای وەرزشیانەیە و حەزەکەن بەشدار بن کاری وەرزشی بکەن وایە بەتەئکید بەڵام ئەوشی خولیای وەرزشیە ئەو نەمعاناتی تری هەیە خولیاکەی خۆی بیرەچێتەوە سەرڕای وەکو تۆ با لە پرسیارەکەی تۆ دەرنەچم پاراستنیەمەوە کاڵێن بەتەنها ئەرکی گەنجەکانی و حکوومەتیش هەردووکیان پێکەوە نەک ئەم یاریگا پرۆژەی تریشمان هەیە لە دەربەنی خان ئەگەر دوایی خۆتان سەیری کەن زۆر پرۆژە کراوەوە بەڵام لێپرسینەوەی نەکراوە ئایا بەکارهاتوە هەروەس بیناکە و تەواو هیچ خزمەت گوزارێکی تیان نیە کاک سەرۆرەگەر باز لە ئاستی وەرزش بکەین بەشداریکردنی گەنجان لە بواری وەرزشە لەم قەزای دەربەنی خان ئێوە لە چه ئاستێکای بین وەکو گەنجێکی ئەم ناوچێ بە ڕێژەیەکی بەرچاو لە ئاستێکی باشایە بەڵام خۆی بۆ خۆی کەلەکە ئاستێکی باشی شایە لە هەمان کاتیش ئەتوانین بڵین لە ئاستێکی بەرەو دابەزینی ژێت بۆ وەک مامۆستا ناسک ئاماژەیدا بە هەندێک لەو هۆکارانە کاتێک کە گەنجێک یەد وەرزش ئەکات بەڕاستی ئەبێت لە هیچ شتێکی کەم نەبێت کاتێک گەنجێک بەرەولای بواری هوەریەت ئەبێت باخەڵی پارەی تیابێت ڕاستی بەڵام هەرچی سیر ئەەکەی زۆربەی گەنجەکانی ئێمە باز سەر زۆری نەبکەین زۆربەی گەنجەکانی ئێمە باخەڵێن هیچی دیانە کەیجیشی تیانە بێ بواری وەرزشی زیاتر ئەو بابەتەوە لەبەرەوەی کاتی ترمان هەیە بۆ باسکردن لەسەرەوە بەبەستەوە بوو وەرزش لە چه ئاستەکای لە قەزای دەربەنی خان تا ئاستێکی باشە کاک کۆچەر ئەو شتانەی تریایی من ئەمەم بینی بەڵام شتەکانی ترکە بۆ بواری وەرزش و بواری ئەوە کراوە کە گەنجان سوودی لێ ببین لە بواری وەرزشان لە چه ئاستەکان شوێنەکانی تر ئەمە دەبینی ئێرە شوێنێکی خراپە ئەی شوێنەکانی تر سەبارەت بە با بڵین ئەو شوێنانی کە دروست کراوە کە زیاتر خەڵکانی وەرزشەوان ئەوانی کە ئارەزویان لە بوارەکەی خۆیانە هەیە بواری وەرزشەکە لەو شوێنانە گردەبنەوە ئەو جێگانەدا بەشەکرێت بۆ دوو بەش بەشێکیان ئەوانەیە کە با بڵێن پرۆژەی خزمەتگوزاری بۆ لەلایەن حکوومەت هێرمی کوردستانەوە دروست کراوە بۆ شارەکە و لە هەمان کاتدا دروستکردنی زۆرێک لەو یاریگایانی کە سەر دەربەنی خانە بەرچاوەکەوێت یاریگای تاتانی پێوترێ بەڕاستی ئەوانەی کە لەلایەن حکوومەت هێرمی کوردستانەوە کە دروست کراوە نایبینی وەرزشی لێ بکرێت ئەوش ئەگرێتەوە بۆ ئەوەی کە شوێنەکان دیارە گونجاو نییە ینی ئەوە نە بووە کە گەنجەکان چاوەڕیان کردو بەڵام لە هەمان کاتدا سیرەکەی هەمیشە قەرەباڵخی لەو شوێنانەیە کە خەڵکی خۆیان هاتوون یاریگەکیان دروست کردووە و دەلایەن کەرتی تایبەتەوە بەڵێ بەڵام ئەوانی کە کەرتی گشتی کە بێ بەرامبەرە و ڕەگە بڵین لەگەڵ ئەوە شاگەت بۆ یانەیەک بیکایانەکە بتوانێت هاوکاری ئەو گەنجانەش بکە یاری وەرزشەکەن بەڵام کێشەکە لەوەیە هەموو شتێک کە بە ئاسانی هاتە بەردەست ڕەنگە تۆزێک نرخی کەمتر بێ ڕێبین خان باسمان لەوە کرد کە وەکو کاکۆسەر وتی دوو بەشە ینی بەشێکیان کەرتی گشتیە و کە حکوومەت کردوێتی وەکو ئەم شوێنەکە ئێمەیتیان و ئاوا ماوەتەوە ئەو شوێنایی تریش کە بە پارەیە و کەرتی تایبەتە و گەنجە چێ بەشداری تیاکە ئەوە ڕەنگە زیاتر پارێزراوتر بێ تۆ هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕیتەوە یعنی پێ دوایە ئەم کەم تەرخەمیە هی لایەنە پەیوەندیدارەکانە لەبەرەوە یاخود بڵین بەرپرسە حکوومیەکانە یاخود لایەنی ئیداری ئەم شارەیە نەیهێشتەوە خزمەتانی کە هەیە زیاتر پەری پێبدا بیهێڵێتەوە یان ئەوەیە کە گەنجەکان هەروە ڕاهاتوون یان هەموو ماوە ڕاهاتوون کە ئەو شتانی کە مڵکی حکوومەتە نەیپارێزین من هەردووشیان ئەگەڕێنمەوە بۆ دوو هۆکار هۆکاری یەکەمیان ئەوەیە گەنج خۆی ئیهمالیەک لێرە ئەبینێ دووەمیشان حکوومەتە کە ئەو شوێنانەی کە دایناوە خزمەتی نەکردووە ئیهمالکردنەکەی گەنج چییە ئێستا ئێرەکە کراوە ئەگەر ئێمە هەمومانی یەک دەستبین بەیەکەوە داواکاریەک پێشکەش بکەین کە ئەم شوێنەمان بۆ چاکەن ئێمە یاریتیا بکەین پێم وانە حکوومەت ڕاستە حکوومەت هەمومان ئەوە زانین هەموو شتێکی پێ ناکرێ بڵێ ئێمە ئەبێ هەموو شتێک بکە چونکە کۆمەڵێک پرۆژەی تر هەیە کۆمەڵێک شتی باشتر هەیە ئەوانە بەڵام لە هەمان کاتە خۆشی لە گەنجی ئەم شارش خۆشی ئیهمالە ئیهمالەکەی چییە وەکو تۆتە هەر شتێک کە پارەی تیا بوو قەدری هەیە ئەو ئێرەی پێ چاک نییە بچێت مەسەلەن شتێک کۆمەڵێک گەنج بچن داواکارێک پێشکەشکەن بەڵام ئەوەی پێ باشە کە بچێت لە تاتانەکان شەوان هەنێک پارە باوک لەگەڵ کۆمەڵە گەنج یاری بکە یعنی من هەردووشیان ئەگەڕێنەوە هەم حکوومەت ئیهمالە وە گەنجیش ئیهمالی پێوە دیارە زۆر باشە دەستان خۆش بێ ئەگەر هاوڕیان بەو هاوکاریە ما بکەن هەندێک شت لەوەیە کاک سەرۆر
پێشتر وازام هات بێکسەر تۆ تێبینی ئەوەت کرد نازانم ئەو ئیشی شوێ ئەو بیهارتۆ نوشتی وایە لەوێ دروستیەکە لە نێو یاریگاکەیە ئێستاگەر هاوڕیارم هاوکارمان بن بچن وێنەوانەشما بۆ بگرن بۆی بگەین ئەو شتانی دیکەش بە وردی وێنەکانی بگرن دەستا خۆش بێ و ئێوەش دەستا خۆش بێت سواس. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست پاشۆکە یاریگاکەمان بینیم میوانانی بەڕێزی وەرنامەکە باسیێوان کرد کە یەکێک لەو شوێنانی کە خزمەتێکی باشی بە گەنج کردووە و کە زۆرجار لە میدیاکانیشا باس کراوە و باسی ئەو خزمەتانی کراوە سەنتەری گەنجانی دەربەنی خانە. پێم خۆش بوو سەردانی ئەو سنتەرە بکەین زین خزمەتەکانیان لە چه ئاستێکایە بەشداریکردنی گەنجان لە چه ئاستێکان لەم سنتەرەیە ئەوانی کەوەی ئەم سنتەرە بەڕێوابن تا چەند خولیایان یاخود حەزیان خزمەتکردنی گەنجان بۆ بەشداریکردنیش جگە لە میوانەکان بەڕێز کاک ڕزگار کە بەڕێوەبەری سنتەرەکەی لەگەڵمان نابێت و بە شێوەیەکی گشتی باز لە سنتەرەکە ئەکەین و دواتر ئەگەر میوانانی بەڕێزی بەرنامەکەش ڕخنەیەک پێشنیارێک داواکارێکی دیکەیان هەبوو بەدەر لەو خزمەتایی کام سنتەرە کردوێتی هەر باسی لەسەرواکەین. کاک ڕزگار سوپاس دەکەین کە بەشدارەبی لەگەڵمانە سوپاس بۆ دەرفەتەکەت ئەمانەوێ باسی بەشەکانی سنتەرەکەمان بۆ بکەین زین لە چەند بەش پێکاتوە. سەرەتامی زۆر سوپاسانەکەم دەستخۆشیشتان یەکەم بۆ ئەم بەرنامە. دیارە سنتەری چالاکی گەنجانی دەربەنی خان لە ساڵی 1998 کە دامەزراوە یەکێ بووە لەو سنتەرە چالاک و ئەکتیڤانەی کە بەردەوام لە دەربەنی خانە کاری زۆر باشی کردو. ئەتوانم بڵێم ئێمە ناتوانین بڵێن 100% هەموو مەرامەکانی گەنجمان بەدەستێناوە بەڵام ئەوەنەی کە ئێمە توانی بێتمان و هەڵماندا بێ لەو بوارانەی کە لەو بەشانەی کە گەنج ڕۆژانە کە داوای لە کردووە یا هەر مەتالیبێکی هەبووە لەسەر کار و چالاکیەکانی سنتەری گەنجانی ئێمە توانیوانە خولیان بۆ بکەینەوە و بەردەوام پرس و ڕاوێژیشمان کردووە لەگەڵ گەنجە حیوارمان کردو ئایا ئێمە چۆن بتوانین لەم سنتەرە زیاتر خزمەتی گەنجانی شارەکەمان بکەین. دیارە ئێمە لێرە لەم سنتەرە چەند بەشێکمانەیە یەکێ لەو بەشانەی کە هەمانە بۆنە بەشی کتێبخانەمان هەیە کە ئەم بەشە بەردەوام بەشێکی ئەکتیڤ و چالاک بووە بەردەوام هەوڵمانداوە ئەو سەرچاوە نوێیانەی کە گەنج ڕۆژانە داوای ئەکا دابینیان کەی بۆیان و زیاد لە 4000 کتێب تا 5000 کتێب ئەبێ هەمانە بەردەوام ڕۆژنامەکان و گۆڤارەکان ڕۆژانە دابینەکەین بۆ گەنجانی کە سەردانی ئەم بەشەکەن. وەکو بەشی کۆمپیوتەرمان هەیە بەشی کۆمپیوتەر سەرەتا ئێمە ئەم بەشە بەشێکی بچووک بوو دواتر هەوڵماندا بەشەکەمان فراوان کرد بەشی ئەنتەرنێتیشمان بۆ زیاد کردووە. ئەگەر من تەنها بەس بە باسی ساڵی 2010 بۆ بکەم ئێمە بەس لە ئەم ساڵە 9 خولمان کردوەوە 9 خولی کۆمپیوتەر 3 خولی ئەنتەرنێتمان کردوەوە. دیارە ئەم خولانش ئەگەر بە سەرعی باسی بەشەکان بکەی بۆی دواتر کە چینە ژوورۆ باز لە ئامارەکانەکە زۆر باش ئێمە بەشی کۆمپیوتەرمان هەیە و بەشی ئەنتەرنێتیشە هەردووکیان دیارەتەکەڵمان کردووە لەبەر بچووکی بەشەکە و نەبوونی شوێنی پێویست. دواتر بەشی مۆسیقامان هەیە کە ئەوەش لە ڕووی میدیاییەوە کارێکی زۆر باشە و گروپی مۆسی دەفی دەرمەنی خانمانەیە و ئێستا بەردەوام لە هەوڵی ئەوان لە هەموو بوارەکانی ترا گەنجی زیاتر دروستکەن و هەڵی لە ژوانیمان هەیە. ئەم هۆڵەش بە پێی مەوسمەکان ئەیگۆڕین دیارە لە کاتی هاوینە هەم کشان و هەم کوڕانیش دەورەکان کراوەوە بەڵامی تر بە پێی مەوسمەکان دەورەکان تایە گۆڕێت و بەشی وەرزشمانەیە کە بەردەوام ئێمە جێ خۆیەتی لێرا من بڵند زۆر سپاسی حکوومەتی هەرێمی کوردستان بکەم کە بەڕاستی ئەم یاریگایە کە ئێستا خۆتان دەبین لێرە بۆمان دروستەکەن کە دیارەوشە هەر لەسەر داواکاری گەنجانی ئەم شارە بووە کە ئێمە پێشتر خولمان کردوێتەوە لە خولەکانیشمانە هەرچەند کاک ڕزگار بەشداریکردنی گەنج لە ساڵی ڕابردووە ساڵی 2011 چۆن بوو ئەگەر ئامارێکت لەلا بێ بزانین چەند گەنج سەردانی ئێوەی کردووە. بەڵای بەپێی ئەو ئامارەی کە لای ئێمەیە من ئێمە چکە ئێمە داتایەکمان هەیە کاتێک بۆ هەر گەنجە کە ئەچێتە ژوورۆ لە پرزگە دیارە هەموو گەنجە کۆدێکی هەیەتر بۆ کۆدەی خۆی کاتێکە سەردانی هەر بەشێکەکە لەو بەشا دیاری ئەکرێ. ئێمە لە ساڵی 2011 3000 گەنج بێ دووبارە کە ڕۆژانە سەردانی سنتەری کردو سودمەند بووە لە هەموو بەشەکان. باشە ئەگەر جیای بکەیتەوە بەشداریکردنی کچان و کوڕان یعنی بەجیا پێوان بڵێ لەو 3000 چەند کچ بووە کە بەشداری ئەم سەنتەرەیان کردووە. لە ساڵی 2011 2400 کوڕ سەردانی کردووە 600 کچ بێ دووبارە سەردانی
بەشەکانی سنتەری کردو سودمن بووە لەسەر جەم زۆر باشە ڕەبیت خان باسی واکە کە لە کۆی 3000 2400 کوڕ بووە 600 کچ بووە ئەی بەشداریکردنی کچان ئاستێکی باش نییە بۆ ئامارە زۆر باشە ینی لە چاو ساڵانی کە ئێرە ئێمە بۆ نەشتان سەردانمانە کرد شوێنێک بوو کە کۆمەڵگەکەمان قبولی نەکرد یانە سنتەری گەنجانی تر لای خەڵک شتێکی ینی ئەوە نەبوو کە خەڵک ڕووی تێکا بەڵام ئێستا لە چاو ئەو داتایی کە مامۆستا باسی کرد زۆر باشە و پێش وایە خەڵک ڕۆشنبیریەک ڕووی تێ کردو ینی کۆمەڵێک کچ کە ئێستا سەردانی ئێرەکە دیارە ئەوەی کەلتورەکەی کۆن یاخود کۆمەلگاکەیان خستۆتە لاوە. زۆر باشە کا کۆچەر پێ دوایە ئەم سنتەرە دەبێت چیتر بکات چی لە پێشێوەیەتی بەڕاستی بەپێی هەموو ئەوەی کە ئاماژەی پێکرێکە ئەم سنتەرە بەڕاستی خاوەنی هەموو ئەو چالاکیانە بووە و تا ڕادێک گەنجانێکی زۆر لێرە گرتبوونەتەوە بەڵام من وەکو ئەوی کاتونێتە جێگاکە من ئەوە ئەبیدەم لێرە کە دیارە حکوومەت خەتی لەم جێگایە کردووە چکە بەڕاستی دیارە توانێت ئەم سنتەرە زۆر لەوە زیاتر بووە کە لە شوێنێکی ئاوا بەرتەسکا بتوانن ئەو هەموو چالاکیە بە ئەنجام بگەێنن بۆیە جێ خۆیەتی پێش هەموو شتێکانی حکوومەت لە پاڵ هەموو ئەم چالاکیانەوەی پاداشی حکوومەت ئەو بێت بۆ ئەم سنتەرە کە بەڕاستی بینایەکی زۆر گونجاو جێگایکی زۆر گونجاو بڵێ جێگایکی خۆیان گونجاوە بەڵام ئەگەر بیبینی لە ڕووی بیناسازیەوە ئەم جێگایی کە سنتەرەکەی تایە شوێنێکی بچووکە بەڕاستی بەڕاستی لە ڕووی بیناسازیەوە ئەم جێگاوە ئەزانم جێگایەکی زۆر گونجاو زۆر شیا و لەبار نییە بۆ ئەوەی کە بڵێ هەموو ئەو چالاکیانە لەم جێگای لە ئەستۆ بگیرێت و دیارە ئەوەش ئەگرێتەوە بۆ ئەوەی کە سنتەرەکە کەسانی ئەکتیف بەڕێوەیان بردووە کەسانی خەمخۆر هاتوون لێرە خزمەتی گەنجیان کردووە بەڕاستی من وەکو گەنجێکی ئەم کۆچەرەوە لە ڕووی شوێنەوە شتێبینێکی تر هەیە بە کاکڕزگاری بڵێ بۆی کاری لەسەر بک بۆ گەنجان ئەگەر بە کورتی بێ بەڕاستی ڕاستە با بڵێن سەتەری گەنجانی دەرمەنی خان ئەوەی کە زۆر دیارە کە با بڵێن ئەو توانێت کە زۆر دیارە کە زیاتر لەوەی کە خەڵکی شار هەستی پێ کردووە لە هەرێمی کوردستانە با بڵێن ڕۆژدە ئاستێکی ئەوەی کە زۆر حزوری هەبێ سنتەرەکە ئەوەیە کە با بڵێن لە ڕووی موزیکەوە ئەم سنتەرە زۆر پێشکەوتووە بڵێ لە ڕووی کتێبخانەیشەوە بەڵام ئێمە ینی ناکرێ بڵێن هەموو گەنجانی ئەم شارە بین لە چەند خەڵەکە کۆی بکەینەوە هەموو گەنجانی ئەم شار بکەین بە کەسانێک کە خۆشەویست بن و لە بواری موسیقیایش کە ناخۆت کەسانێک بن تەنها بۆ کتێب ڕووبکەنە ئەم جێگایە بۆیە پێویستە ئەم سنتەرە بەشەکانی زیاتر بکاتەوە چکە بەڕاستی ئەمڕۆ بڵێ بەڕاستی ئەمڕۆ تومحی گەنج زۆر لەوە زیاتر ئەگەر ئێمە پێشە مشتێکە بێ ئاگاداری ئەوە بین کە گەنجی دەربەندی خان ڕەنگە بەڕێژەیە گەنجان هەبن کە لە بابەتی با بڵێن مەلەوانیە با بڵێن لە بواری مەلەوانیە با بڵێن ڕەنگە گەنجانەکە بێ لێرە با بڵێن لە بواری کیبۆکس و لە بواری هەندێک پێشکەوتن و جۆرە یاریێکی تر بەڵێ ئەبێت نسی سەرزەوی ئەزانی کە ئێستا شتێکی باوە لە کوردستانە خەڵکانێک کە خولێ ئەو جۆرە وەرسیان هەیە بەڕاستی ئەبێت پێش هەموو شتێک ئەبێت سنتەری گەنجان پێشەنگی ئەو جۆرە یاری بێت چکە بەڕاستی دیارەکۆی کاماشی پێکرێت گەنجان لێرن کۆبوونەتەوە گردبوونەتەوە بۆیە بێ سنتەری گەنجان با بڵێن هەرێک لەو جۆرە یاریانەی کە ئەم ڕۆباوە لە ئەسۆی بگرێت و لەسەر ئەم سنتەرە چیت هەیە و کاک کۆچەر ئەڵەیە کە دەبێ ینی پێی باشە لە ڕووی وەرشیەوە زیاتر گرنگجی بدات ئەم سنتەرە تۆ لە چ ڕوویەکەوە پێ دوایە کە زیاتر پێویستە گرنگجی بات من پێشەکی دەستخۆشی لە هەرێک لە بەڕێوەبەرانی ئەم سنتەرەکەم کە توانیوانە یەکێک بن لەو ڕێکخراوانەی پێشەنگ بن لە خزمەتکردنی گەنجی شارەکەمدا بەڵام وەک پێشتریش تا هەندێک جار لەگەڵیان ئەو گفتوگۆمان کردو بەڕاستی ئەگەر ئەمان بتوانن دەوراتەکانیان زیاتر بکەن زیاتر لە بواری وشارکردنەوەی گەنج و زیاتر دەوراتەکانیان لە پەرەپێدانی خودی گەنج بتوانن وریان بەرز بکەنەوە ئەمە زیاتر خولی وشیاریان هەبێ بۆ گەنجار و بەشداریکردنی گەنجان بەڵێ ئەو دەوراتانە بکەنەوە ئیشێکی باشە زۆر باشە ناسکە خان تۆ هیچ شتێبینیەکت هەبێ لەسەر ئەم سنتەرە و بتەوێ بێڵیت بەڵێ سنتەری گەنجانی دەربەنی خان تاکە شوێنە لە دەربەنی خان کە خزمەتی گەنجی کردووە ئەگەر باتە چەند شوێنی کۆم بووە ئێستا گەنجی دەربەنی خان بە جۆرێک ترێژیە چونکە تاکە سنتەرە کە ساڵانە دەورات دەکاتەوە بۆ گەنجی دەربەنی خان گەنجێکی زۆر ڕووی تێکە بەڵام وەکو تێبینیم بۆ کاکرزگار ئەوانەی سنتەری گەنجان بەڕێوە بن ئەوەی ساڵانە کۆبوونەوە لەگەڵ گەنجی شارەکە بکەن چونکە شاری دەربەنی خان ئەوەنە گەورە نییە کە نەتوان گەنجەکان کۆبکەنەوە گەنجەکان کۆبکەنەوە لەگەڵ یان قسە بکەن داواکاری پێشنیاری
دیاری ئەم گەنجانیا داهێنان گەنجمانێ داهێنانی هەیە گوێیان لێ بگیرێ بۆی گەنج هێندە پێنا نەباتە بەر مزاهرە و لەم جۆرەشتانە بە شێوەیەکی گفتوگویانە داواکارەکانی بگەێنە باشتر لەوەی بە شێوەیەکی ئاژاوە گێڕی تەنها پێشنیارم هەیە و سەرکەوتوو بن. ڕزگار پێشەوەی بچینە ژوورەوە بەشەکان بەسەر بکەین لە گەنجانی ژوورەوەش گفتوگویەکی بچوو بکەین ژمارەێک پێشنیار و ئەویان هەبوو بۆ بەڕێستان بەڕێزیشتان بەڕێوەبەری سنتەرەکەن من نابێت زۆر لەسەر قسەکانی ئەوان دووبارە بکەینەوە بەڵام قسەی تۆ چییە لەسەر تێبینیەکان لەسەر پێشنیارەکان زۆر سپاسیانەکەم بۆ تێبینیانە دیارە دەستخۆشیشان دیەکەم بەڵام ئێمە یەک شتێ بەڕاستی ئەگەر ینی لە ناو سنتەرە ئەگەر تۆ زیاتر بژیت ئێمە ڕەنگە من ناتوانم بڵێم ئێمە ئەو کارانە و پێشنیارانەی کە ئەوان ئەیکەن چکێمە هەمووی هەوڵمان بۆ داوە ئێمە بۆ منە و گەنجانەی کە هاتوون یەنە ناو سنتەری گەنجان و ئێمە ڕۆژانە جاری وا بۆ لە کۆبوونەوەکانی خۆمانە هی ستافی کارمەندەکانی خۆمانە ینی گەنج هەیە بانگمان کردۆتە ژوورۆیە وتومانە پێمان خۆشە لە کۆبوونەکانی ئێمە دانیشن بۆ ئەوەی بزانین ڕاو پێشنیاری تازە چی هەیە بەڵام بۆ نمونە منش ئەگەر سەیری توانایەکی خۆم بکەم بەڕاستی لە بینایەکی بچووکە من ئەگەر یەک نمونەی بچووکتان بۆ بێنمەوە ڕۆژێک کەناڵێک کاتب بوو ڕپۆرتاژێک بکات لەسەر سنتەری گەنجان بەڕاستی تەنها و هۆڵەمان هەبوو ئەو بەشەی تریش نەبوو هەر لە یەک کادا کاتێک کە تەسویرە کرد چوار خولی تیا بوو خولی خەلاقی تیا بوو خولی خەیاتی تیا بوو دەوراتی کۆرسی زمانی ئینگلیزی و عەرەبی تیا بوو کاتێک کە قەدعەکەی تەسویرە کرد ئەی بەس چی تەسویرکەم یعنی ئەمە کاتەوە بەڕاستی من بڵێم ئەتوان من دەستخۆشی یەکەم بۆ پێشنیارە منش پێم خۆشە بەڕاستی گەنجان خۆیان بێنە پێشەوە بە ئێمە بڵێن کاکە ئێمە بەڕاستی داواکاریمان بۆ ناو گەنجانەوە ئێوەش وەکو ناسکە خانوتی پێشنیارێکی جوان بوو بەڕای من کە هیچ نەبێ بتوانانی چەند مانگجارێک کۆبوونەوەیکی گشتیت هەبێ بانگەشە بکەی بۆ کۆبوونەوەیکی گشتی وەک چۆنە لەی ڕاپرسێک بکەی بۆی بزانانی کە گەنجان چی تریان پێویستە ئەمە بتوانین بیکی بە بەرنامەی خۆت کاری لەسەر بکەی دەستان خۆش بێ لەسەر زمانی خزمەتەکانی ئەوانەوە کە باسییان کردووی کە ئێمە ئەیبینین دەستخۆشیتان لێکین و بە هیوای بەردەوامی جاگەر پێشیشماکەی لەبەرەوەی شارەزای بەشەکان ماپشان بێ. دەست بۆ خوێندن شتەکانی یان بۆ بەشەکانی تیشەچی بۆ دەژان ئەزەواتی شەکەوت بێ تەمرینی چوارەم ئەبێتە چی چنگ ئەبێتە چنگ کاتەکەی سەریع بڵێ کاک هەرجان دەستان خۆش بە پێشەوەی بچتە سەر تەمرینی چوارەم بەڕێزت بەرپرسی ئەم بەشەی بەشی مۆزیک ئەگەر پێ باسێکی بەشەکەمان بۆ بکەیت و چالاکیەکانتان کە هەتانە و پرۆگرامتان بۆ داهاتووتان چییە؟ ئەگەر بکرێ بیدێتە دەستی کار ڕزگارە مەمە تەمرین خۆمان پێ چۆنە؟ ناقینە تۆ قسەمان بۆ بکەن دوای تەمرینیشمان بۆ بکەن ناتوانێت لێرە وەکو بەشی مۆسیقایمە بەشێکی ئەتوانم بڵم بەشێکی زۆر چالاکە کە ئەتوان بڵێم لەم شارە ئێمە جێگەی پەیمانگایەکی مۆسیقیمان گرتوۆتەوە لێرە بەڕاست بەداخەوە خۆزگە لەم شارە پەیمانگایەکی مۆسیقی هەبایە ئێمە ئەم بەشە زیاد لە بەردەوام ساڵانە خولی مۆسیقا ئەکەینەوە بۆ هەموو ئامێرەکان بۆ هەموو جۆرەکان بۆی گەن زیاتر ئەوەی کە خولیای بەشی مۆسیقای لەم بەشا سوود مەبێ یار ئێمە لە ماوەی ئەم ساڵە هەشت خولی مۆسیقامان کردوەوە جگە لە خولەکانی دەف کاک ڕزگار ئەو تیپی دەفەی کە سەر بە سنتەرەکەی ئێوەیە چه هەوڵێک گوای کرد یعنی پرۆگرامتان پلانتان بۆ گروپی دەفەت چی بوو واگەیشتەوە ئاستەی کە تەنانەت لە دەروی وڵات بەشداری فستیڤاڵەکانی کرد ئای چۆن توانیتان ئەم گروپە بگەێنە و ئاستە بەڵای خۆی هەموو کارێکی جوان هەموو ئیشێکی جوان بەردەوام لە کاتی هەوڵدانە تۆ کاتێککە ئیشی جوانەکەی زیاتر دەرەکەی جوانتر دەرەکەی دیارە گروپی دەفەکەش ئەم گروپی دەفە بەڕاستی بە سەرپەرشتی مامۆستاهونەر کە خۆی حەز و خولیایەکی زۆری هەیە بۆ مۆسیقا و لە ئەم بەشە بەردەوام هەوڵدانێکی زۆری داوە لەگەڵ ئەو گەنجانە تا گەشتونەتەوە ئاستە
و ئێمە کاتێکیش کە کۆنسێر لە ناو شارەکەین بۆ نمە چەند جار کۆنسێرمان کردووە لە دەربەنیخان و لە شوێنەکانیشرا ژمارەی بەشداربووانی ئەو گەنجانەی کە لە گروپی دەفا بەشداریان کردووەتە چۆدە شەڵیان بەداخۆ جاری وا بۆ سەر مەسرح لە دەربەنیخانانەی گرتو کە دیارە ئەمەش ئەوکاتە هەوڵێکی هەمەلایەنە بووە لە نێوان سنتەر و لە نێوان ئەو گەنجانی کە خولیان هەیە تواندا بگاتە باستا. قسەکردن لە سەرپرس و داخوازی و پێشنیاری گەنجانی دەربەنیخان کاتی زیاتری پێویست بوو. بۆیە ستافی بەرنامەی گەنج و هاوکارانم لە نێو باخچەی بەڕێوەبەراتی بەنداوی دەربەنیخاندا شوێنێکی شیا و جوانیان بۆ ئامادەکردین و منیش بە ئاراستەکردنی ئەم پرسیارە درێژەم بە بابەتەکەماندا. ناسکە خان یعنی بەشداریکردنی گەنجان هاتنە ناوەوەی گەنجان ینی دەبێت ئیلا لەسەر ئاستە مادێکە بێت یانی تۆ گەنجێک کە دێتە دەرەوە بەشداری چالاکیەکە دەبێت ئیلا دەستکەوتێکی مادی هەبێ اینجا بەشداری بکات یا ئەوە تا حەزی گەنج تەنها حەزێکی مادی نییە. کاکارام کێشەی سەرەکی وڵاتی ئێمە دواکەوتنە لە ڕووی کۆمەڵایەتیەوە بۆ نمونە بۆچی گەنج ئێستا هەر ماڵێکی دەربەنیخان بگری گەنجێکیە لە ئەوروپا لەوێ ئامادەیە سادەترین ئیش بکە یعنی ئامادەیە هەر لەگەڵ ڕێزم بۆ ئیشەکانیان قاپ شۆردنە هەر شتێکە کەچی هەر ئەو گەنجەکەیتە شارەکەی خۆی ئامادە نیە ئەمە بەتەنها خەتای گەنجەکە نییە تێڕوانینی کۆمەلگا بۆ ئەو گەنجە سیرەکەی لێرە وەکو خودی خۆی سیر ناکرێ وەکو ئینسانێت و لە ڕۆ ئینسانەکە و سیر ناکرێت کەس لێرە بۆ نمونە ئەمە مامۆستایە جیاوا سیرەکرێ ئەمە بۆ یاخچیە جیاوا سیرەکرێ ئەمە دکتۆرە جیاوا سیرەکرێ بۆیە گەنج تەنها ڕووی کروتە شەهادە لێرە شەهادەی نەبێ خۆی بە ئیشکرد نازانێت تاعین بێ و شادی بێ موچەی هەبێ لێرە خەتاکە دواکەوتنمانە لە ڕووی کۆمەڵاتیەوە چونکە ئێمە ئینسان وەکو ئینسان سیر ناکەین وەکو شەهادەکەی سیرەکەین وەکو گیرفانی سیرەکەین ئەمە بۆتەوەی گەنج هەموو ئیشێنەکە کەچی لەبەر ئەچێتە وڵاتێکی وەکو ئەوروپی هەموو ئیشێکەکە بۆ چیکە خۆ لێرەژەو ئیشە هەیە یەک دقا لێرەژەو ئیشێ بۆیە لەوێ وەکو ئینسان سیرەکرێت کاچێتە بازاڕێک کاچێتە حەفرێک و ناڵێن ریزی پێشۆ بۆ فلانە کەسە و ریزی دوا بۆ توێ لەبەری فلانە ئیشەکەی لەوێ لە هەموو شوێنە گشتەکان وەک ئینسان سیرەکرێت بەس لە وڵاتەی من نەک دەربەنیخان هەر لە سلێمانی هەر لە وشیارێکی گشتینە بۆیە گەنج لێرە ئەگەر ئیشیش هەبێ هەموو ئیشێ ناکە زۆر باشە کاکسەر ینی ئەگەر ئیشیش هەبێ گەنج وەکو گازخانەڵێ هەموو ئەو ئیشانە ناکە کە بەردەستی ئەەکە یانی چاوەڕانی ئەوەیە کە بگاتە ئەو ئیشەی کە تەنها بەدڵی خۆیەتی ئەمە یەکێک لە خاڵەکانە هۆکاری تر بۆ ساردبوونەوەی گەنجان وەکو کاک کۆچەر باسی کرد ئەو ململانی سیاسیە کە لێرە هەیە ئۆکەی ململانی سیاسی لە هەموو ناوچەیەک ڕەنگە بوونی هەبێ بەڵام لە ئاستی ڕێکخراوە گەنجانەکاندا ئەم ململانە سیاسیە هەیە من وەڵامی ئەم پرسیارەت ئەدەمەوە بەڵام پێشوەخت پێم خۆشە وەکەوەی کە لە ڕابردوو من باسم لە هەلی کار کرد خۆی بۆ خۆی ئەگەر گەنج باخەڵی هیچی تیان نەبێت ناتوانێت بێت لە کاری ڕێکخراوەیە کار بکات بۆ نمونە ڕێبینخانێکێکە لەو ئافرەتانەیەکێکە لەو گەنجانەی کە توانیوێتی ڕۆڵی سەرەکی ببینێت لە خزمەتکردنی خەڵکاوە لە ناو ڕێکخراوەکانە ڕۆڵی هەبێت بەڵام ئەم خۆی بەڵێ خۆبەخشە کار ئەکات لە ناو ڕێکخراوەکانە بەڵام دەعمێکی مادی هەیە پشتگیری لە ڕێبینخان ئەکات ئەم دەعمە مەرجێتە نابەست لایەنێک بێت ڕەنگ هەیە ماڵەوەیان بێت هاوکاری بێت لە یارمەتیکردنی لە ڕووی داراییەوە ئەو کات ئەم ئەتوانێت بە خۆبەخش کار بکات لە وڵاتی ئێمە ئەگەر ئامارێک هەیە کە بتوانین ئەو ئامارەمان دەست بکەوێ بۆ نمونە دەست بۆچی زۆر بووە بۆ نمونە خەڵکی تیرۆرست بۆ زۆر بۆ لە وڵاتی ئێمە هەمووی نەبوونی بێپارەیە ئەگەر تۆ پارە لە باخەڵت هەبێ بەڕاستی لەو باوەڕانیم هیچ گەنجێک بڕات دزی بکات ئەمە بۆ ئەوە نییە کە من پشتگیری لەو کردوانە بکەم بەڵام لە ئێرانە حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانێت ژێرخانی ئابووری ببوژێنێتەوە ئەتوانێت کاکسەر چەند پرۆژەیەک لە ماوەی ئەم دوو ساڵەیە کە هاتوونەتە دی کاری باشن کە گەنج دەتوانێت سوودی لێبین یەک لەوانە قەرزی پیشەسازیە قەرزی کشت و کاڵیە پێشینەی ئەوەیە کە پێڵێن قەرزی بچووک ئەمانە گەنج دەتوانێت سوودی لێوە بگرێ وەکو قەرز لە حکوومەت وەری بگرێ کاری پێ بکە ئەی بۆ دەبێت ئیلا وەکو تۆ باست کرد بەلایەنێکی ناباش نایاسایی ئەو لایەنی دەستکەوێت لایەنە دارایەکی دەستکەوێت ئەمانە کار نین ئەمانە پرۆژە نین ئەمانە خزمەت نین ئەوەنی کە گەنج سوودی لێوەرگێ بەڵێ بەدڵنیایی و ئەوانە خۆی بۆ خۆی جێگەی دەستخۆشیە لە ئێرانە ئێمە دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتانە بکەین کە ڕۆڵیان هەبوو لە دابینکردنی ئەو مەبلەغە پارە بۆ گەنج بەڵام لە هەمان کات ئێمە هاتوین لە ئێرانە با بڵێن گەنجمان فێری ئەوە کردووە تۆ سێژەم نان خواردن لەسرە و چەند سعاتێک خەوت لەسەر و بەستە نامی فێری ئەومان کردووە بۆ نمونە
ینی خوێنکارێک کە زانکۆ تەواو ئەکات ئێمە پارێکمان بۆ بڕیەوە تەنها بەس فێری ئەومان کرد پارەی پێ بدەین و بژی و هیچی تر ینی بۆ لە وڵاتانی ئەوە نییە پارێ تا سەر نییە بۆ تۆش دوو جار کاری بۆ دۆزرێتەوە ئەگەر لەمای ئەو دوو جارێک کارەکەی بەدڵ نەبێ و نیکە بیمەکەشی نامێت ئەگەر حکومت هەلیکاریشی بۆ 150,000 شەیە حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانێت پلانی هەبێت و بەرنمەی هەبێت و ڕۆڵ ببینێت ئەم بەڕاستی پلانی چڕوپڕی هەبێت بۆ ئەوەی بتوانێت کەرتی کشتتوکاڵ و کەرتی پیشەسازی ببوژێنێتەوە بۆ نمونە کەرتی کشتتوکاڵمان هەیە هەموو ئەو کەسانی کە ئەو پارچە زەویانەی کە لە هەرێمی کوردستانە بە هەمووی تاپۆ بکرێت لەسەر هەموو خاوەنەکانیان لەم ڕێگەیەوە پێی بوترێت تۆ ئەم عەرزە تۆ خاوەنیت ئەبێت تۆ بیکەی بە بەروبووم ئەگەر لە ماوەی ساڵێکانێکیت بە بەروبووم من غەرامەیەکت بۆ دائەنێم سزایەکت ئەدەم ئەگەر هاتو بۆ دووەم ساڵ نەتکرد من سزاگەر زۆر نەچینە ئەو بابەتە لەبەرەوە پێشنیارانە با بخۆیان ئەوان لایەنی پەیوەندیدار ئیشی لەسەر بکات بەڵام من وەڵامی پرسیارەکەی تۆم داوە بەڵێ دەزانم تێگەم کاک کۆچەر تا چەند ململانەیەکی سیاسی تون دەبینرێ لە نێوان ڕێکخراوەکانی تایبەت بە گەنجاو پرسیار بە کاکسەرۆ کرد بەڵام تۆزێ بابەتەکەمان گۆڕانی بەسەر هاو یعنی ئەم ململانەیەش کە ئەگەر بوونی هەیە تا چەند زیانە بۆ گەنج بۆ پرسی گەنج بۆ داواکاری گەنج بڵێ لە هەمان کە دەکە بە بڵێن میلیۆنی سیاسی کە دەربەنی خانە بۆتە کۆستێک لە بەردەم گەنجانە کە گەنجان بەرە هەڵدێربات لە هەمان کاتیشدا بڵێ ئێبە ئەبێ هەومان ئەوە بزانین کە بەڕاستی جگە لەوەش چەند کارێکی تر هەیە لەسەر گەنجان کەش بەڕاستی بڵێن بیرمان نەچێت سروشتە دەوروبەرە کەڵتورە و ئەوەی کە زیاتر زەقە با بڵێن لە شای دەربەنی خانە بڵێ ئەو ململانە سیاسیە بەڕاستی ئێستا لە ناو با بڵێن بارەگە حیزبیەکانە یاخود ناوڕێکخراوە حیزبیەکان زیاتر لە دەربەنی خانە ئەوەی کە با بڵێن دیارە و ئاشکرایە تەنها کار بۆ شێوە لەسەر گەنج دەکرێت کە هەموو ڕێکخراوێکی حیزبیە خود بەرگێکی حیزبیە قوسەنتەرێکی حیزبی بتوانێت زۆرترین گەنج لە خۆی کۆبکاتەوە کە تەنها لە بەرەمی سیاسی ئەوەی کە بڵێن دەوڵەمەندی ئەو لەوەدایەکە خەڵکانێکی لەگەڵای و گەنجانێکی لەگەڵدایە بەڕاستی و ڕەنگە ڕێژەیەکیش پارە هات بێت ئەم شارەوەکە بۆ جێبەجێکردنی هەندێک پرۆژە لە هەمان کادا ئەم پارانش هەر بەهدەر ڕۆشتووە لە زۆرێک لە ململانە سیاسەکانی ئەم شارەدا ڕێژێکی بەرچاو با بڵێن پارە بەهدەر دراوە و لە هەمان کاتدا هەندێک گەنجان هەیە لێرە لەسەر ململانی سیاسی بوونەتە گەنجانێک کە با بڵێن خاوەنی ئابوورێکی باشن و لە هەمان کاتیشدا لە شای دەربەنی خانە با بڵێن زیاتر لەلایەن حیزبەوە گەنجانی ئەم شارە وەکو گەنجانێکی ئاژاوە گێڕ با بڵێن باسی لێوە کراوە ئاماژی پێوە کراوە ڕەنگە خوێندنەوەی با بڵێن کای سیاسی بەم شێوەیە دروست نەبێت چکە بەڕاستی ئێمە نادروستە چکە ئێمە بمانەوە و نەمانەوێت گەنجی هەرێمی کوردستان گەنجەکەن بڵێت تا ڕادەیەک با بڵێن ئاستی و شاری گەنج لە هەرێمی کوردستانە لاوازە بەڵام لە هەمان کاتیشدا وەکو من ئاماژم پێکردووە ئەوەی کە زیاتر با بڵێن تاوانبارە ئەوەیە کە دەسەڵات و با بڵێن خەمخۆرانی ئەم هەیە زۆرشێکی چالاک لەسەر گەنجی زۆر باشە ڕێبین خان ئەو ململانی کە ئەم باسی کرد لە نێوان ڕێکخراوەکانیشە و ئەوەی کە کاکۆچەر باسی کرد کە ڕێکخراوەکان تەنها بۆ کار بۆ ئەوواکەن کە ئەندامیان زیاد بێ بۆ ڕێکخراوەکان بۆ جۆرە کارەکەن یعنی تۆ وەکو کەسێک کادرێکە لە بواری ڕێکخراوەیە یا کارت کردووە ئەی بۆ دەبێت ئیلا لەسەر ئەساسی ئەندام کۆکردنەوە و برادەر کۆکردنەوە ئەمە ڕێکخراوێکی گەنجانە بێت لەسەر ئەساسی ئیش و پلان بۆ داهاتوی گەنجی شارەکەی خۆی ڕێکخراو نەبێ ڕاستە ئەزانی چۆنە ئێمە کێشەی ئێمە نەک لەم شارە لە هەموو کوردستانە ئەو کێشەیە کە ئێمە تەنها لەسەر سیستەمێکی کۆن ئەڕۆی ئەو سیستەمە کۆنش من نیم کە ئێستا لەو ڕێکخراوە ئیشەکەم بۆ نمونە ئەوە لەسەرەوە هاتووە کە هەر یەک لە ئەوان تەنها ئێمە ئیش تەنها مەبەستمان ئەوەیە من بڵێ فڵان ئەوەنە ئەنجامم هەیە من سکرتێری کۆمەڵێک خەڵکم ئەمە نییە بە من ئەمەش چاک نائکرێت ئەبێ کۆمەڵی خەڵک پشگیریم بکە ڕاستە ئێستا من لە شوێنەکەی خۆم ئەواکەم بەڵام لە هەمان کاتا من سوور ئەزانم ئەگەر من کەسێک بێنم وەرە تۆ چالاکی وەرە لەگەڵ ما ئیش بکە سیرەکەم کۆمەڵێکی لێم دوور ئەکەوێتەوە یعنی هەمومان ناین یەک دەستبین بۆ ئەوەی یعنی ئەو یاسایە ئەو پرۆگرامە هەمووی ئەو پرۆگرامە بگۆڕین چونکە من ئێستا کەسێکی چالاک ئەهێنم بەڵام لە هەمان کاتا کۆمەڵێکی لێم دوور ئەکەوێتەوە لە فڵان کەسی هێناوە جیاوازی لێرە لەگەڵ مناکردو ئەوی کردو بە شت بەسەر منەوە لە کاتێکا کە من ئەم کەسە ئەهێنمە بەستمەوەنی ئەم لە تۆ شتتر بێ من بەبەستمەوەی ئەمە کەسێکی چالاکە ئەوێ ئیشکە ئەوێ خزمەت بکە ئەوێت مەسەلەن ئیشێ پرۆژەیەکی هەیە پلانێکی هەیە ئەوێت بیگەێنێتە خەڵک بەڵام ئەو غەڵەتەی کە ئێستا ئێمە هەمانە ئێمە لەسەرەوە ئەو غەڵەتەمان بۆ هاتۆ کە من ئەبێ ئەندامم زۆر بێ بۆ نمونە بەسەر ئەو سیستەمە کۆنە چێ بۆی ئەو سیستەمە بگۆڕێت بۆی سەری خۆت ئاگای لێت بێ
تۆ تا چەند سەری پێشنیارم خۆتە ئەوەیە ئاگادار کە کردوێتەوە بڵێ کۆمەڵێک- ئەمە شتێکی غەڵەتە سیستمێکی کۆنە بەمە کار ناکرێت من ئەوەنە نییە کاری ڕێکخراوەی ئەەکەم و لەوانەیە پێشتر ئەندامێک و بێتم جا ڕێیەکم وەرگیرابێ ئەگەر وەرگیرابێ لە کۆبوونەوەی کا بەشداریم کرد بێت و ئەوانە بەڵام تا ڕادەیەک هەوڵ ئەم بووە هەوڵیش یاوە ئەو سیستەمە کۆنە بگۆڕم ئەوەی کە چالاکە بێتە ناو حیزبەکەەوە یان ئەو ڕێکخراوەی کە من ئیشی لێکەم لە ئایدیای سیاسی ئەو کەسە بەڵێ بێ ئەوەی بیرکەمەوە ئەمە کوڕی چێ کچی چێ ئیشی چیە تەنها ئیشی یعنی نێتی من ئەوەیە کە ئەم کەسە کەسێکی چالاکە ئێوێ خزمەت ئەمە نیەتی تۆ نیەتی هەموو ڕێکخراوەکانەوەیە نەخێر ئێڵم ئێمە لەسەر ئەو بۆمان هاتووە کە ئێمە سیستەمێکی کۆنەیە نەک ئێمە هەر لەوەتەی کە حیزب یان ڕێکخراو دروست بوو ئەوەیە کە من کۆمەڵێک ئەندامی زۆرم هەبێت زۆر باشە ناسک ئەم دابەش بوونە ئەم لەدبوونە سیاسی کە لە بینی ڕێکخراوەکانە هەیە کە لە بینی گەنجەکان خۆشیانە هەیە یعنی بەڕاستیەوە ئەومان بیر نەچێت گەنجەکان خۆشیان بیرلەوە ئەکەنەوە کە من سەر بە فلان لایانی سیاسی ناچم بەشداری ئەمە تا چەند زیانە بۆ گەنج زیانێکی زۆرە ئەقلی گەنج لە وڵاتی ئەم ئەستیغلال کراوە چونکە ئەم حیزبانە بەشێکی زۆریان لەگەڵ ڕێزم ئەوە هەدەفیانە کادریان زۆر بوو لایەنگریان زۆر بوو ژماری کورسیان زۆر بوو دڵنی زۆر بەدەست بێنن ئەوە هەدەفیان نییە خزمەتی گەنجکەن هەلی کار باسی هەلی کارێکی پێش ئەوە گرنگترین مافە بۆ گەنج لەم ڕۆژە پارەی پێ نەبوو ناتوانێت قسە بکە ئێستا تۆ من هەر کارمان پارەمان پێ نەبێ ناتوانێت قسە بکەین یەکەم ماف بۆ مناڵ بۆ گەنج بۆ ژن بۆ هەر تاکی کۆمەلگا دابینکردنی بارێکی مادیە و گوزەرانە بۆی بژی هەلی کار لە دەربەنی خان نییە بازارێکی پەرپوت بۆ حکومت دەسەڵاتیەوەی نییە بازارێکی وا بکاتەوە کە زۆربەی گەنج لێ مستەفید و هەشتی لەسەر بفرۆشێ تۆ لە بازارەکانی دنیاەوەی کە تۆ لە پارێزگاکانی دیری کوردستان و عێراق شای بینیەوە کەرتی تایبەت کردوێتی کەسێکی دەوڵەمەند پێکرێ کەسێکی هەژارۆی پێ ناکرێ ئەمە نابێت لەسەر ئاستی کەسێکی دەوڵەمەند قسە بکەین ئەبێ کەسێکی هەژار بێنین دەستی بگرین یارمەتی بین هەسێ دەوڵەمەندە هیچ باسەکەمان لەوێ با کەسە دەوڵەمەندەکە بازارەکە بکات و کەسە هەژارەکە آخر تاک وەکو تاک من تاک مافم لای حکومەتە لای عایلێکی دەوڵەمەند نیم من وەکو خۆم تاکێکم لەم کۆمەلگا مافی منە بێ لە حکومەت داوا بکرێ و ئەرکی خۆشمە بێ بزانم بە تاکیید کاتێک حکومەتیش ئیشێکمایەتی گرمە دەست بێ بیپارێزم ئەبێ خەش لە ئیشەکەم نەکەم وەکو ئەرکی خۆم بەڵام ئەرکی حکومەتیشە هەلی کار بۆ من دابین کە هەرکی هیچ کات عایلێکی دەوڵەمەند نییە بێ دەستی کوڕێکی هەژار بگرێ بڵێ وەرە من وەکو خێری پێ بکە چونکە چۆن ئەو دەوڵەمەند ئەمیش مافی و هەیە دەوڵەمەند بێ لە وڵاتێکی دەوڵەمەند وەکو ئێمە کە بە داخەوە زۆر بەشی لە ئاستێکی گوزەرانی زۆر باشە کاک سەروەر ئەم دابەشبوونەی ڕێکخراوەکانمان باس کرد ئەی گەنجان لە ناوخۆیانە تا چەند یەکگرتوون لە ئاستی داواکاریەکانیانە لە قەزای دەربەنی خەت دیارە خۆی بۆ خۆی ئەوەش هۆکارێکی ترە ئێمە هەموو شتەکان بە نەگەڕێنەوە بۆ ئەوەی کە بڵێن حکوومەت هیچی نەکرد نەگەڕێنەوە بۆەوەی کە بڵێن گەنجیش خۆی بۆ خۆی بەدەم با بڵێن یەگرتووی خۆی نەپاراستووە هەموو لاکان خۆی بۆ خۆی گەر سەیری بکەی یاخود خوێندنەوەیکی تەواوین بۆ پێی کەم و کوڕی هەیە لە هەنگاونانیانە چێ لایانی پەیوەندیداری وە حکوومەت وە چ گەنجانیش بەتایبەت گەنجانیش خۆی بۆ خۆی ڕەنگ هەیە کەم و کوڕیان هەبێت لە بەدەم ڕەنگ هەیەکانەوە بەدڵنیاییەوە هەیەە و حکوومەتیش ڕنگ هەیە مەبەستم کە ئەگەر هەشیان بوو بێت با بڵێن ڕنگ هەیە لایانی پەیوەندیار سەرکوتی کردبن سەرکوتکردنی ئەو گەنجانش بەڕاستی خۆی بۆ خۆی ڕای من کارەسات زۆر باشە کاک کۆچەر تۆ تێبینی لەسەر یەکگرتووی گەنج لە ئاستی داواکارەکانیان لە دەربەنی خان چیە بەڵێ گەنجانی دەربەنی خان گەنجانێکن هەمیشە لەسەر پێن بۆ داواکردنی ماف و یاخود با بڵێن ئۆتۆمۆحانێکە لە بەرژەوەندی تاکو کۆمەڵگایە پێش هەموو شتێک ئەبێت من ئاماژە بۆ بکەم پێشەی وەڵامەکەت بەمەوە بەڕاستی خەمی گەنجانی شای دەربەنی خان خەمێکی قورسە بەڕاستی یعنی ئەبێ پێش هەموو شتێک ئێمە ئاماژەوان بۆ بکردایە شای دەربەنی خان بە گەنجان و بە هەموو چین و توێژەکانیەوە شارێکە ئێستا دیارە لە کوردستانە هەمیشە دەنگۆی ئەوە هەیە لە ڕاگەاندنەکان لە ناو کۆمەلگا لە هەموو جێگایەک لە شای دەربەنی خانە با بڵێن ئاوی خواردنەوە نییە یعنی تۆ وەرە گەنجێک یاخود با بڵێن بە هەموو چین توێژەکانەوە تۆ لە جێگایەکە ژیان بەسەر بەریت ئاوی خواردنەوەی تیان نەبێت مەبەست مۆتانی ئاوی دەربەنی خان بە شێوەیەکی گشتی با بڵێن ژەهراویەوە هیچ تا ئێستا هیچ سەرچاوێکی ئاو لە دەربەری خان و دەوروبەری دەربەنی خانە نییە کە سەرچاوەیەکی زۆر دروست بێت کە با بڵێن خەڵکی بتوانێت پشتی پێ بەستێت بەڕاستی ئەمە یەکە لە گرفتەکان وە لە هەمان کاریشدا جگەل لەوەش لە شای دەربەنی خانە با بڵێن هەوایەکی ئەوە نەپاک و بێگرد نییە کە بەڕاستی ڕاستە گەنجیش لە کۆمەڵگاکەیە بەڵام من پرسیارەکەم لەسەر گەنج بوو ئەگەر بگەڕینەوە سەر ئەسلی پرسیارەکە ئێمە کاتێککە باسی با بڵێن گەنجانەکەین و هەمیشە دائیمەن ئەبێت ئەوە بزانین من بۆیە باسی ئاماژەمانە کردووە چکە بەڕاستی ئەگەر هەموو گەنجێک ینی پێش هەموو شتێک توانێت خزمەتی خۆی بکات بەڕاستی نەتوانێت خزمەتی ینی بێهودەیە قسە بکات لەسەر ئەوی بڵێ من خزمەتی با بڵێم کۆمەڵگا و خێزان و
وڵات بکەم چکە بەڕاستی پێش شتێک و ئاماژم پێکردووە ئەڵێم گەنج دەربەنی خان خەمێکی قورسە لە هەمان کادا ئەمە شتێکێکە لەو هۆکارانەی وای کردووە لە گەنجانی ئەم شارە کە بێ ئومێد بێتەنها هەستانە سەرپێی ئەوە نەبێت کە لە پێناوی ئارەزوەکان و خۆشەکانی خۆی هەمیشە لە سەر پێ بێت گەنجانی دەربەنی خان لێرەوە دەستی پێکردووە کە هەمیشە داواکارەکانیان بنە بەردەم دەسەڵات چکە شای دەربەنی خان لە هەمان کاتدا کە گەنجان ناتوانن هەموو ئاوات و خۆزگە و ئاواتەکانیان تیابەدی بێنن لە هەمان کاتدا لە پاڵ هەموو ئەمانەشا ڕێژێکی بەرچاو زۆری کێشۆی گەروگرفت هەیە لە شارەکە کە ڕوبەڕووی گەنجان و هەموو چین تۆژەکانی شای دەربەنی خان بۆتەوە من ئەڵێم ئاماژەم پێکردووە کە ئەڵێم گەنجانی هەموو کوردستان با بڵێن ینی خۆشببختانە ئومێدێکی وەها بەچاوەکەوێت کە ڕۆژانە دەبینین کە بەپێی گۆڕانی ژمارەی ساڵەکان دیسان ئەوە با بڵێن گەشتێتە ئەو ڕێژە بەرچاوی کە ئەیبینین ئاستی تاکی کوردی کە ڕۆژانە بەرە و بەشێکی با بڵێن خێرا ئەگاتە و ئاستەی کە با بڵێن گەنجانی کورد بەشێکی گشتی خەرکەگەنە ئاسێکی گەنجی باشی ئەکتیڤی ڕۆشنبیر بەڵام من پێتەڵێم ینی بەڕاستی ئەبێت پێش هەموو شتێک لەگەڵ ئەوەی کە با بڵێن گەنجان بە شێوەیەکی زۆر خێرا لەو گۆڕانکاری کە بەسەر عقلێت و بیرکردنەوە و کردار و ڕفتاری گەنجا دێت کە دەیبینین دیسانە و لەم هەزاری سێماوە یاخود با بڵێن لەم ساڵانی دوایە کە بەدیەکەین دەبێت پێش هەموو شتێک ئەبێ حکومت بێت کە بەرنامێکی وهە لە پاڵ ئەوەدا بنێت کەم کورتترکەمەوە بە ئا و بە وەڵامم بیتەوە گەنج لە دەربەنی خانی یەکگرتووە لە ئاستی داواکارەکانی یان نە داواکاری گەنجانی دەربەنی خانە تەنها یەک داواکاری نییە تا ڕادەیەک لە زۆر با بڵێن داواکاریە بڵێ گەنجانی دەربەنی خان یەکدەنگ بوون و ئاشکرای ئەمە بەڵام لە هەمان کادا وەکو پێت ئەڵێم هەموو گیرروگرفتەکانی شای دەربەنی خان تەنها یەک کێشە و گیرروگرفت نییە چەند گیرروگرفتەکان دەبەش بوون بەسەر چەند گرفتێکی جیاوازە بەسەر چەند داوایکی جیاوازە بەسەر چەند کێشێکی جیاوازە بەڵێ ڕەنگە یەک نەگرتنی گەنجام گەڕێتەوە بۆ ئەوەی کە هەر گەنجانێک و لەسەر گرفتێک لەسەر کێشەیەک هەوڵ بدەن چارەسەری زۆر باشعی گرفتەکان لە تاچێکەوە بۆ تاچتر مەبەستەوەی جیاوازە لە بەرەوە کەمتر ئەو یەکگرتووە گشتیە دروست دەکرێت لەسەر داخوازەکان ڕێبین لە ماوەی ساڵی 2011 ئەوەندەی لە میدیاکانەوە ئاگادار بوون ژمارەیەک چالاکی ڕۆشنبیری و هونەری و کللتوری ڕووی لە شاری دەربەنی خان کرد ئەمانە کۆمەڵێک چالاکی ئەدەبیش کۆڕ و سیمینار ئەمانە تا چەند کاریگەر بوون لە وشارکردنەوەی گەنجە لە بەشداریکردنی گەنجە و بەشداریکردنی گەنج لەو چالاکیانە تا چه ئاستێکا بوو تا ڕادەیەک چونکە ئێمە کەلتورێکمانەیە لە دەربەنی خانە کۆمەڵێک شتەیە لامان عیبە ئەمە هۆکارێکە بۆی ئێستا چەنەها گەنجمانەیە چالاکە چەنەها گەنجمانەیە شتی باشی پێەیە لەبەر کەلتورەکە لەبەر قسەی خەڵک ناتوانێت ئەو شتە بگەێنێ بە خەڵک ئەڵێ عیبە ئەمە هۆکارێک بووە بۆ ئەوەی کە کۆمەڵێک گەنجن لە ماڵەوە سەرکوت کراون بەڵام لە هەمان کاتا لە چاو ساڵانی پێشووترا ئەمساڵ دەورێکی باشی هەبوو وەکو پێشووتر کە باسمان کرد کۆمەڵێک گەنج ڕۆکاتە سنتەرەکان کۆمەڵێک بە تایبەتی ڕەگەزی مێ کە جاران لێرە هەر شتێکی زۆر عیب بوو زۆر باش باسی ڕەگەزیمت کرێگەر بە کورتی لەگەڵ ناسکا باسی بکەم بەشداریکردنی کچان و ژنان لە چه ئاستێکایە و هۆکارەکان و بربەستەکانی بەردەم کچان و ژناچی نەگەر تۆزێک بە کورتی ئاماژێت حەز ناکەم لە بەرنامەکەدا تەشیر بە هیچ ناوی هیچ ڕێکخراوێ بکەم بەڵام من خۆم شاید حاڵی ئەوم کە کۆمەڵێک ژن لە دەربەنی خان داوای ئەوان کردو کە کارگێکی چنین و ڕستنی فەرش بکرێتەوە کەوت یان داواکارێکی ئەو پەڕی سادە و بەسیتە کە حکومەت دەتوانێت بیکان نەیان کردووە ژن ئەگەر شوێنی ئیشی گونجاو هەبێ بۆی ئەیکا بەڵام کە ژنێک لە ماڵەوەی و هیچ کارکردن نیە لەسەر جەم بەشەکانە لەسەر جەمکایەکانە بەشداریکردنی کچان و ژنان لە 3000 کەسا کە سەردانی سنتەری گەنجانی دەربەنی خانیان کردووە 400 یان 600 کەسیان کشە ینی ڕێژەیەکی تابڵی یەک لەسەر سێ ژمارەی باشە بەڵام بربەست چییە تا ئێستا کە بە ژمارەی باشتر نەهاتونەتە دەرەوە لەبەرەوەی ئەو چالاکیانی لە سنتەری گەنجان نەکرێت تایبەت بە سنتەری گەنجان نییە بەسم نمونەتەوە ژماری سنتەری گەنجان دود چالاکی کە کرێت دەورێکی کۆمپیوتەر هەموو کەس پێویستی بۆنی ئەوەی کە پێویستی ئەڕوا بە دڵنیای شخصە خوێندکارکە ڕوا ژمارێکی کەم نییە دەورێکی ئینگلیزی کرێتەوە ڕەنە منۆ خۆم پێویستی تۆ بەشداریکردنەکە لە چه ئاستێکا بەشداریکردنی کچان و ژنان باشە یان خراپیان ڕادەیەک لە چاو ساڵان تو لە چاو کەلتوری کوردی و ئەوسا باشە زۆر باشە کاک سەرۆر ئەگەر باسێکی کورد لەسەر نەوەی پێشووتر و نەوەی نوێ بکەین ئایا نەوەی نوێ لە دەربەنی خانە کاری کردو بۆی کەشتە باشەکانی نەوەی پێشووی خۆی چینی جیلی پێشووی خۆی وەربگرێت و گۆڕانکاری لە هەندێک بڕگە و خاڵی کللتور و لایانی کۆمەڵایەتی قەزاکەی بکە بۆی بتوانێت ئیتر قەزاکە یاخود ناوچەکەی و بە هەمووشمان کوردستان بەرەو کۆمەڵگەیەکی مەدەنی کراوەتر بەرین
بڵێ بە شێوەیەکی بەرچاو هەنگاوی باشی ناوە لەو ڕۆوە لە هەمان کەتیش خۆی بۆ خۆی ئەمە ڕۆڵی گەنجانە ئەم هەنگاونانە بەڵێ بە ڕۆڵی گەنجانە و ڕۆڵی لایەنی پەیوەندیداری وەک حکوومەتیشە ڕۆڵی هەبوو لەوانە بەڵێ توانراوە بە شێوەیەکی باش گەنجان زیاتر بەرەو پێشەوە بچن تا لە ڕابردووە و خۆی بۆ خۆشی ژیانی هەمیشە پێویستی بە داهێنان هەیە پێویستی بە نوێگەری هەیە و بە تایبەتیش ئەمەش لەسەر دەستی ئەمەش بەڵێ بەدی ئەکرێت ئەمەش لەسەر دەستی گەنجان ئەکرێت بەڵام چەند هۆکارێک هەیە بۆ ئەویش چەق بەستنی سیاسەتە لە وڵاتی ئێمە زۆر باشە وابزانام کاتی بەرنامە بەرەو کۆتا چۆ کاک ناس خانەگەر یەک سەرنجەکە زۆر بە کورتی بێت بۆی گەیشتوەتە کۆتایی وەکو ئاستەوەی ڕێکخراوەکە هەستابنەوەی گەنج وشیارکردنەوە کردویانەوە وەرکشۆپیان کردووە ئەم شتانەیە کرد بەڵام ئەمە بەتەنیا مافوەرکی گەنج نییە گەنج وەکو هەلی کار گرنگترین شتە بۆ تۆ بۆ من بۆ هەموو گەنجێ زۆر باشە هەلی کار وشیارکردنەوە کردویانە زۆر باشە کاتی بەرنامەکەم بە کۆتا چووە کاک سەروەر بەرەو کۆتایی چووە خۆی بۆ خۆی بڵێ ڕێکخراوەکان ڕۆڵیان بینیوە زۆربارە بەڵام ئەوە ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە کە بتوانێت ساڵانە دەوراتی بەردەوام بکاتەوە بۆ سەرجەم چین و توێژەکان لە هەرێمی کوردستانەوە بتوانن ڕێگەی فەرماگە تایبەتەکانی خۆی زۆر باشە من کاتی بەرنامەکەم بەرەو کۆتا چووە دوا پرسیارم بۆ هەرهەمووتان ئەوەیە بە دێڕێک زۆر بە کورتی پێم بڵێن گرنگترین شت لە ئێستاە بۆ گەنجانی دەربەنی خان بکرێت چییە کاک سەروەر کەرتی تایبەت بژێنرێتەوە لە بواری کشتتوکاڵ و پیشەسازی معاملات بکرێتەوە لە بوارەکەی کردی کشتتوکاڵ و پیشەسازی بە دەرەجەیەک بژێنرێتەوە بایەخێکی تەواوی پێ بدرێت و دەرگا بۆ گەنجان ئاوڵا بکرێت بۆی تیا کار بکەن و بتوانن هەنگاو بنێن و لە ئەم ڕۆکەی تریشی ئەم دۆسێکی کە چاقبەستنی سیاست وەک ئاماژەم پێدا دەرگا بۆ گەنج بکرێتەوە بۆ بێت گەنجانی وڵاتی ئێمە کە گەشتونەت تەمەنێک کە گەشتونەتە بۆ 10 ساڵ تێپەڕەکەن تا ئێستا هیچ خەو خەیاڵێکیان نەبێت کە بگەن بە پلەی وەزیر بە پلەی ئەندامی سەرکردایەتی هەر حزبێک هەر لایەنێک ئەوە کرا تا ڕادەیەک بڵێ ڕێبین پێم باشە ئەو پرۆژانەی کە لە دەربەنی خانە تایبەت بە گەنجە ببوژێنرێتەوە و چای پێ بخشێنرێتەوە بۆی خزمەتی گەنج بکە بۆی گەنج خۆی بناسیێنێ من دەڵێم هەموو دەربەنی خەنداوی ئاوی پاکە کات من دەڵێم گەنجانی ئەم شارە بەڕاستی داوای ئەوە کات کەتر 8 ساڵ گەنجان لەم دوو پارێزگا قەتیس نەکرێت و هەلی کار و وەلامان کاژاییەکەی نیشتە جێبوون بۆ گەنجان بۆی بتوانن مەسەلەی هاوسەرگیری شتێکی باو بێت و بوونی هەبێت لە کۆتایی بەرنامە داواکاریم لە دوولان هەیە یەک لە کۆمەلگا خۆی لە گەنج خۆی دووش حکومت ئەوەی کۆمەلگا با بە چاوی ڕێزەوە سێری هەموو ئیشێکی گەنج بکرێ گەنج وەکو خۆی هەڵبسەنگێنێ نەک پلەی ئیشەکەی ئەم فڵانە ئیشەکەەوە دووەمیشۆکو حکومت با هەلی کار و بازارێکی گونجاو بۆ شاری دەربەنی خان و گەنجەکانی بکاتەوە کە بتوان کاری تێتا بکەن و بژێوی خۆشیان و پێداویستی و خەڵکەش بێن لە شارەکە زۆر سپاس دەستان خۆش بێت بەشدار بن لە بەرنامەکە بە هیوای پێشنیار و داخوازی و داواکاری و ڕخنەکانمان دروست کرد بوون و بە ئاراستەوە بن کە زیاتر خزمەتی قەزاکە و گەنجانی قەزاکە بکرێت دووبارە سوپاسانەکەم کە بەشدار بوون لەگەڵ ما و ئەو کاتتان بە ئێمە بەخشی ئەم ڕۆمان دوومانکردن بەڵێ بینێرانی بەڕێز و خۆشەویست دیارە بەرنامەی گەنج بەرەو کۆتا چوو لە قەزای دەربەنی خانە بە هیوای توانی بێتمان ئەوەی کە ئەرکی ئیتیکی و ئەخلاقی ڕۆژنامەوانەیە گەیاند بێتمان زۆر سپاس بۆ ئەوش کابینەری بەرنامەکەمان بوون لەگەڵ ڕێزیاران بەکرار جێتان هێڵم خواتان لەگەڵ